لا خەونی سەرۆکاتیەوە بۆ کونجی بەندینخانە. کێشە و گرفتان ناوخۆیەکان یەکێتی نیشتیمانەی کوردستان لە دوای نەخۆشکەوتنی مام جەلال ماوەی 9 ساڵ لە هەرێمی کوردستان بەگشتی و سلێمانی بە خۆیەوە سەرقاڵ کردووە. ڕووداوە کتوپڕەکان و کوشتن و مردن و نەخۆشکەوتنە چاوەڕوان نەکراوەکان هاوپێز لەگەڵ کێشەکاندا ڕۆژانە دەکەوتنە بەرگوێ جگەلا چەند کەسێکی دەستەبژێر کەس نەیدەزانی ئەم ڕووداوانە بۆ ڕوودەدەن و کێیان لە پشتە و بۆچی ڕوودەدەن. بۆچی ئەمڕۆ فڵان بەرپرس ساغ و سەلامەتە و سبێنێ بەهۆی نەخۆشیەوە لە گۆڕەپانەکەدا دیار نامێنێت. هەرچەندە ئەوە دەزانرا لە هوشێخ جەنگی لە ململانەیەکی قوڵدایە بۆ ئەوەی جڵەوی حیزبەکە بگرێتە دەست و بەرپرسا تەقلیدیەکانی یەکێتی دوور بخاتەوە. بەڵام هەمووان پێیان وابوو ئەوەی لاهور دەیکات و دەیڵێت تەنها قسەی کوڕانی مام جەلالە و ئەو بۆ خۆی نەدەیەوێت کەسیەکەم بێت و ناجەم سەرێکە لە ڕوودا و ململانەکان. بەڵام ئەو جوڵانەی بەرەبەیانی هەشتی تەمووز کران وەڵامی زۆرێک لە ڕوودا و نهێنیانەی دایەوە کە لای هاوڵاتیانی کوردستان شاراوە بوو یاخود بە دیاریکراوی نەیان دەزانی کێی لە پشتە و بۆچی ڕوودەدەن. جوڵەکەی هەشتی تەمووز جوڵەی ستەم لە کراوێک بوو کاچوو بوونە چێشخانەی ماڵەکەی و لێوە ویستبیان بە بێدەنگی و بێچرپا لە ناوی بەرن. ئەوەی بڕیار بوو بکوژرێ کوڕا گەورەی جەلال تاڵەبانی بوو، ئەوەی کە تۆمەتبار بوو بە هەوڵی کوشتنی کوڕا مامی خۆی بوو. بافڵەو کەسە بوو هەمووان وایان دەزانی ئەوەی لاهور شێخ جەنگی دەیکات و دەیڵێت بڕیاری ئەوە. بەڵام زۆر بە پێچەوانەوە بۆ چوونەکان ئاوەژوو بوونەوە دەرکەوت یەکێکی ئەو بەرپرسانی لە بەردەم لاهوری شێخ جەنگی و حەز و ئەجێنداکانی داوەستاونێتەوە بە ئامانج گیراون. دواتر نۆرە هاتۆتە سەر باڤڵ بەڵام بە خدیاوەری بووە و ڕزگاری بووە کا ڕزگاریشی بووە دەستەوەستان نەوەستاوە و وەک بەرپرسەکانی تر دەستەوەژنۆ دانەنیشتووە بەڵکو ئەو کەسەی دۆزیوەتەوە کە لە پشت هەوڵی لەناوبردنیەوە بووە. پاکتاوەکان چۆن دەستیان پێکرد؟ سەرکردایەتی سیاسی کورد کە سەرەکی ترینیان پارتی وێکێتی بوو بڕیاریاندا لە 25 سێپتەمبەر ڕێفراندۆم بکرێت و کورد بەدەستی خۆی چارەنووسی دیاری بکات لە عێراقدا. هێرۆ ئیبراهیم ئەحمەد و کۆسرە ڕەسوڵ و مەلا بەختیار لە دیارترینیە و سەرکردانی یەکێتی بوون. کوردزانە قۆڵیان لێ هەڵماڵی و شان بەشانی بارزانی دانویست پرۆسەکە سەر بکەوێت. هاوکات لەگەڵ خواست و چاوەڕوانی ئەوان لاهور شێخ جەنگی بڕیاری دابوو دژی پرۆسەکە بوەستێتەوە. پێیوا بۆ ڕیفراندۆم خواستی بارزانی و پارتیە بۆیە هەرچی پێ بکرێت درێغی نەکات. لەو پێناوەدا هەرچیکردنەی توانی پرۆسەکە ڕابگرێت بەتایبەت کە کۆتا کارتی ئەوە بوو ڕیفراندۆم لە کەرکووک پەک بخات. لێوە شاوەی و کارامەی و بێباکی نەجمەندی کەریم پارێزگاری ئەو کاتی شارەکە ڕێگەی نەدا و پیلانە سەر بگرێت. ئەوە ژوای کرد نەجمەندی کەریم لە پەنای هەریەکە لە هێرۆ ئیبراهیم ئەحمەد و کۆسرە ڕەسوڵ و مەلا بەختیار بکەوێتە ناو بازنەی بە ئامانجگرتنەوە. کاتێک هەوڵەکانی لاهور و چەند گروپ و دەستە و تاقمێکی نەیار دژ بە ڕیفراندۆم سەری نەگرت هەوڵی لەباربردنی بەرهەمی ڕیفراندۆم و ئامانجەکانی دەستیان پێکرد. سەرەتا لە کەرکووکەوە دەستکرا بە پلانەکە بە شێوەیەک بوو کە هیچ هێزێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرگری نەکات لە بەردەم ململانی حەشدی شەعبی و گروپە میلیشیاکان بەرەو کەرکووک. ئەوەش لە کاتێکدا بوو پلانی هێنانی ئەو میلیشیانە و هەڵکردنی گڵۆپی سەوز بۆیان هەر بە پلان و نەخشەی لاهور شێخ جەنگی بوو. بە گوێرەی پلانەکە دەبوایە نەجمەندی کەریم لە کەرکووک بکوژرێ. هێزەکەی کۆسرە ڕەسوڵیش بە تەواوی لە ناو ببرێت چونکە هێزەکە لەوە ئاگادار نەکرابەوە کە هێزەکانی تریەکێتی نیەتی پاشە کشەکردنیان هەیە لە یەکەم جوڵی میلیشیاکانی حەشدی شەعبی. هەر لەو پلانەشدا وا بڕیاری لێ درابوو میلیشیاکان بەرەو هەولێر و دوهۆک بڕۆن و جگا لە سلێمانی تەواوی ناوچە کوردەکان بخرێتە ژێر ڕکێفی حەشدی شەعبیەوە. بەڵام دواتر ئەو هەنگاوە بەهۆی بەرگریکردنی سەختی پێشمەرگە لە پرتێ شکستی هێنا. 16 ئۆکتۆبەر و لێکەوتەکانی بەردەوام بوون بەڵام ئەم جارە بەنهێنی و هەر لە ناوخۆی کێتی داڕووداوەکان ڕوویاندا لە پڕهێرۆ ئیبراهیم ئەحمەد دیار نەما. کۆسرە ڕەسوڵ بە پەلەگەێنرایە نەخۆشخانە. نەجمەندی کەریم کە لەو پەڕی تەندروستی خۆیدا بوو هەواڵی کۆچی دوایی بڵاو کرایەوە.
مەلا بەختیاری ژەهر خوارد کراو تا ئامادەکردنی ئەم راپۆرتە لە ئەڵمانیا لە ژێر چاودێری تەندروستیدایە. دەستگرتن بە سەرۆکێتیدا ئامانج و استراتیژی لاهوشێخجەنگی بۆ ئەوە بوو دەست بگرێ بە سەرۆکێتیدا. ئەو ئامانجا جگا لە باڤڵ و قوبات هەموو سەرکردا بە ئەزمونەکانی یەکێتی ئاگاداری بوون، بەڵام بە حورمەتی کوڕانی مام جەلال ئاشکرایان نەدەکرد. دەیانزانی لاهوشێخجەنگی لە ڕێگەی پاکتاوە سیاسیەکانیەوە دەیەوێت خۆی ببێت بە قسەکەری یەکەم هەموو هەوڵ و تەقەڵاکانیشی هەر لە بەخشینەوەی پارە و پێدانی زیاتر لە 1000 ئۆتۆمبیل بۆ کەسانی خۆی مەبەستی بوون هەر بۆ ئەوە بوون ڕۆژێک لە ڕۆژان فریای بکەوێت و بکرێت با یەکەمی بێڕکابەری ناو یەکێتی. ڕۆژی شەمە 21/12/2019 ئەو ڕۆژە هاتە پێشەوە کە پلانی بۆ دانرابوو کۆنگرەیەکێتی بەسترا پەیکەری حیزبەکەی گۆڕی. ئەنجومەنی گشتی سەرکردایەتی کرد بە 124 ئەندام و زۆرترینی ئەو کەسانی دەستنیشان کرد کە سربەخۆی بوون. لە ڕێگەی بەشێک لە دەستگای زانیاری و دژە تیرۆرەوە کەوتبووە وێزەی نایارەکانی بە چەپ و ڕاستدا دەیترساندن و هەڕەشەی هەڵماڵینی حیاچوونی ئەخلاقی لێدەکردن. باڤڵ تاڵەبانی خۆی دەڵێت بەشێک لە دەستگای زانیاری زاڵ بوو بەسەر هەموو ئۆرگانێکی یەکێتی. هەڵبژاردنمان نەکردووە بەبێ لیستی دەستگای زانیاری، هیچ بەرپرسێکم حیزبە بەو شێوەیە دەستگای بەکار نەهێناوە. هیچ بەرپرسێکم حیزبە ناوی دژە تیرۆری بەکار نەهێناوە بۆ بەهێزکردنی خۆی. کۆدەتای کۆتایی و کۆدەتای هەڵگەڕاوە کۆنگرەیەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجام دراو. ئەوانەی لەمپەر بوون لە بەردەم لاهوشێخجەنگی کرانە جەرەوە سەرکردایەتێکی نوێ هەڵبژێردرا کە زۆرینەی سەر بە ئەو بوو دواتر پلانی ئەوە دانرا بکرێتە هاوسەرۆک، چونکە جگە لە باڤڵ هیچ لەمپەڕێکی تر نەما بوو بۆ ئەوەی سەرۆک نەبێت. بۆ دۆزینەوەی ڕێگە چارەیەک کرایە هاوسەرۆک واتە لە پەنای باڤڵدا ئەویش سەرۆک بێت، بەڵام ئەوەش تەنها تاکتیک بوو. ئەگینا بە کردار دەیویست سەرۆکی فعلی بێت و لە ناچاریدا ئەوەی قبول کردبوو. بۆیە وردە وردە لە بەرامبەر ڕۆڵ و جوڵەکانی باڤڵ وەک هاوسەرۆک لاهوشێخجەنگی قەڵز دەبوو. هەڵپەی بوو لە زووترین کاتدا کوڕانی تاڵەبانیش هاوشێوەی زۆرێک لە سەرکردەکانی تر بێقڕا لە کار بخرێن و گۆڕەپانەکەی بۆ تەخت ببێت. سەرەتا لە ڕێگەی دروستکردنی ژاوەژاو لە ناو ڕێخستنەکان و سەدەها میدیا و پەیجەوە چەندەها ناو ناتۆرەی خستە بۆ شوێنیان. با پێی زانیاریەکان مانگانە زیاتر لە 2 ملیۆن دۆلار بۆ ئەو میدیا و پەیجانە خەرج دەکرا. مەبەستی لاهور لەو کاری ئەوە بوو بە هەمووان بڵێت باڤڵ و قوبات هیچیان شایانی ئەوە نین ڕۆڵیان هەبێت لە ناو یەکێتیدا. تەنانەت جگە لە من کەس شێوە و ڕوخسار و هەڵس و کەوتیشی نەچوەتە سەر مام جەلال. ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی شەنکار عەبدوڵڵا کە لە ڕووداوەکانی 8 تەمووزەوە بە وردی چاودێری ڕۆژەکە دەکات دەڵێت لاهوشێخجەنگی دەیزانی هەتا منداڵێکی ماڵی مام جەلال مابێ ئەو بە خەونەکەی ناگات، بۆیە دەیویست پاکتاویان بکات، چونکە باش دەیزانی کاریزمایی مام جەلال بۆ باڤڵ و قوبات تاڵەبانی دەگەڕێتەوە نەک بۆ لاهوشێخجەنگی و براکانی. وردە وردە باڤڵ تاڵەبانی کە دڵپاکانە لە زۆر بابەتدا خۆیدا بووە دەست لاهور لە پیلان و تەڵەکەکان تێدەگەیشت، بەڵام با پێچەوانی ئەوەی کە میدیاکانی لاهور دەیانوت تیانەوەستاوە بێپلانە زوو هەڵدەچێ و تووڕە دەبێت، تووڕە دەبێت و زوو سار دەبێتەوە نەرم نەرم لە سەرخۆ بە پلان جوڵەکانی جژ بە لاهوردا ڕشت و لە 8 تەمووزدا سەرەتای کۆتایی هێنان بە کۆدەتا و پاکتاوەکانی لاهوری شێخجەنگی دەستی پێکرد. باڤڵ تاڵەبانی و هێزێک هەڵیان کوتایە سەر دەستگای زانیاری و 2 بەرپرسی نزیکی لاهوشێخجەنگیان دەستگیر کرد. دواتر بەرەو هێزی جەتیرۆ ڕۆشتن و ئەوێشیان کۆنتڕۆڵ کرد. لە ڕۆژانی دواتردا بەرپرسەکانی ئەو 2 دەستگایان گۆڕی، دەستیان گرت بەسەر ئەو میدیانەدا کە بە پارێکی خەیاڵی لاهوشێخجەنگی دژ بە نەیار و ڕکابەرەکانی بەکاری دەهێنان. هەمووان تووشی شۆک بوون. دایان پرسی داخۆ باڤڵ دەیەوێت کۆدەتا بکات، بەڵام ئەو بە پێچەوانەکەی باس کردووتی سیخڕم لە ناو ئەم ماڵەدا دۆزیوەتەوە. سیخڕی حیزبێک یان وڵاتێکی دیکە نەبوو، سیخڕی دەستگای زانیاری بوو. من دەرمان خوارد کراوم، بەڵگەشم هەیە کە من دەرمان خوارد کراوم لە ناو ماڵی خۆم.
دانپێدانانیشم هەیە دەرمانەکەش دۆزراوەتەوە. ئەوە هەڵوەشانەوەی کۆدەتا بوو. دەمێک ساڵە لەناو ئەم حیزبە کۆدەتا کراوە. لاهور دەستگا ئەمنیەکانی بەکارهێنا بۆ ئەو کۆدەتایی کە ئێمە هەڵمان وەشاندەوە. سەرنجام لا شەو ڕۆژێکدا باڤڵ ساڵەبانی هەموو شتێکی بەسەر لاهور شێخجەنگیدا قەڵب کردەوە و نەیتوانی هیچ پەرچەکردارێک بنوێنێ. دەرکەوت پێگەی لاهور شێخجەنگی لە یەکێتیدا بەهۆی لێهاتووی خۆیەوە نەبوو، بەڵکو بەهۆی بەخشینەوەی زیاتر لە 1000 ئۆتۆمبیل و هەزاران چەکی جۆرا و جۆر بە خەڵک هەتا لایەنگریان بکڕێت. شەرکار عەبدوڵڵا دەڵێت لە 8 تەمووزەوە باڤڵ تاڵەبانی بە لەبەرکردنی جلی سەربازی سەلماندی دەیەوێت هاوکێشەکە یەکلایی بکاتەوە لە بەرژەوەندی خۆی و کردیشی. لاهور شێخجەنگیش نەیتوانی هیچ جوڵەیەک بکات. لە یەکەم ڕۆژەوە باڤڵ سەلماندی دەتوانێت هاوکێشەکە قەڵب بکاتەوە و ئەو ئیمپراتۆریەتەی لاهور بە کۆدەتای سپی و خەرجکردنی پارەیەکی بێشمار و هەڕەشە و ترست و تۆقاندن دروستی کردبوو. لە چەند سەعاتێکدا هەمووی هەڵگەڕایەوە. ئێستا کە نزیکەی 4 مانگ بەسەر ئەم ڕووداوانەدا تێدەپەڕێت. لاهور شێخجەنگی و زۆرێک لە هاوکارەکانی لە یەکێتی دەرکراون. لەبری ئەوەی دەویست سەرۆک بێت نازناوەکەی گۆڕاوە بۆ هاوسەرۆکی پێشوو. وا بڕیاریش دراوە سەرجەم ئەو مڵک و ماڵەی چەند ساڵە کۆی کردوتەوە لە زووترین کاتدا لێوەربگیرێتەوە و سەرجەم دۆسیەی پاکتاوەکانیش لە ڕێگەی ژەهرەوە لە ڕێگەی دادگاوە و ڕوبەڕووی بکرێتەوە. بۆ پێش بێت دوور نییە ڕۆژێک لە ڕۆژان ناوبراو بەند نەکرێت و لا پشتی تێلی بەندیخانەوە خەونی ڕاستەقینە نەبینێت بە سەرۆکایەتیەوە.